بەناوی خوای گەورە و میرەوان ئازیزانم سڵاوتان لێبێت کۆتا ڕۆژی هەفتێ لە گەشتی شیکاری وەرزشی ئەمڕۆژ باسێک لە کۆتایی هاتنی یاریەکانی جەم و هەروەها ڕکابەری خۆلی ئیتالی و پێکرانی میلان تاوەکو ێستا لەسەر ئامانجەکەی کۆمەڵێ بابەتی تایبەت کە قسەی لەسەر دەکەین وەکو وەک دیۆنێشتەر خانمان کرد بۆ مێرکاتۆ لە گرنگترینەوە ڕووداوانەی کە شەوی ڕابردوو ڕۆیاندا گەشتنی بەرشەڵنە بە قۆناغی چوارگۆشەی زێڕینی جامی شایانەکانی ئیسپانیا وەکو یەکەم یانە کە بۆ پارێزگاریکردن لە نازناوەکەی و هەروەها گەشتنی ئارسیناڵ بە جامی یانە پیشەگەرەکانی ئینگلتەرا پاش دووبارەکردنەوەی سەرکەوتنەکەی بە سەریانەی چێلسی وە کۆمەڵێک تێبینی زۆر گرنگ کە لەسەر یاریە قسەی لەسەر بکەیت و هەروەها سەرکەوتنەکەی میلانیش بەسەر بۆڵۆنیا بە 3 گۆڵی بێوەڵام و بەردەوامی ڕکابەریکردن لەسەر خولی ئیتالی و بەردەوامی لە پێکرانی ئامانجەکەی کە ئەویش گەیشتنە بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو کامل لە باشترین دۆخیشە دەبێتە خاڵێکی تایبەت بۆ میلان لەسەر یاری ئارسیناڵ و چێلسیەوە دەست پێ دەکەم تاڵان وەکو بینیتان چێلسی ئەم شەو تیپێکی بەهێز بوو و تیپێک بوو زانی چۆن مامەڵە لەگەڵ ئارسناڵا بکە بەڵام من تێبینیەکی گەورە و گرنگتان پێڵم لەوەی کە ئەم شەو چێلسی چ شتێکی جیاوازی کرد ئەگەر دیقەتان بنابێ کاتێک حاڵەتی تۆپی وەستا و بۆ ئارسیناڵ دروستە بوو ڕۆستنیرۆ پلانێکی نوێی جێبەجێ کرد کە پلانێکی باوە بەڵام ئێستا تیپەکانی تری مالیان کردەوە نەچوونەتە وردەکاریەوەی پەرە بەتوانە یاریزان بن و یاریزان بیری لە ێرژبەری بێ بیریان چۆتەوە لە خاڵ جێبەجێکردنی لەوەی کە ئەم تیپە تۆ چۆن بتانی ڕێگری لە خاڵە بێزەکەی پێ یەکێک لەو خوێندنەوانەی ئەم شەو ڕۆستنیرۆ بۆ ئارسناڵی کردبوو بەهێزی ئەرسیناڵ لە تۆپۆستاوەکانە چۆن ڕێگە چارەسەری کێمە بدۆزینەوە تەواو من لە پێیجەکەی خۆشم ڕاستمەکەم بۆ داناون گەردیخەتان نابێت چەند جارێک لە تۆپۆستاوەکانە کاتێک کە ئەرسناڵ تۆپێکی وەستاوی بۆ دروستە بوو چێلسی نەدەهاتەوە بە دیاریزان و گۆڵ پارێزەوە بەرگری بکە واتە یانزە یاریزان بێنە ناو بۆکسی جەزا و کات ئەرسیناڵ بێخەم بێتەوە یەک یاریزانی بنێرێتە نه ئەهات چیەکرد ئەهات 3 یاریزانێکی لەسەر هێڵی باڵی ڕاستی هێڵی ناوەڕاست یاریزانێک لەسەر باڵی چەپی هێڵی ناوەڕاست تۆزە لە دواتر یاریزانێکیش لە نێو ناوەڕاستی یاریگادانە ئەمە چیە کرد ئەمە ژوای دەکرد 3 لە یاریزانەکانی ئارسیناڵ بگەڕێنەوە دواوە واتە تۆ بەمە ڕاستە 3 یاریزانت کەم کردێتەوە بەڵام 3 یاریزانی تیپە ڕکابەریشت جێڕاوەتە دواوە وەجگەلەوە چیت کردو گۆڵپارێز بە کۆڵپارێز دەمێنێتەوە و یەکێکیش دەبێتە جێبەجێکاری لێدانە کۆرناڵەکە لەم حاڵەتەدا تۆ چی دروستەکەی تۆ ئەوە دروستەکەی کە زیادە عەدەدی لە ناو بۆکسا دروستەکەی بە نمونە ئێستا وەرە بێنە پێش چاوی خۆتان سیرکەن من بارودۆخە چی لێ کاتێکەوەی کە ڕۆزنێرۆ ئەمەی جێبەجێ کرد 3 یاریزانی بردە نێو لە کاتی تۆپۆستاوەکانە 3 یاریزانی خستە نێو ناوەندی یاریگاوە وای کرد 3 یاریزانی ئەرسناڵ بگەڕێنەوە بۆیە گۆڵپارێزیش لێرە دەمێنێتەوە ئەمە 4 یاریزان یەکێک جێبەجێکاری لێدانە کۆرنەڵەکەیە ئەمە 5 یاریزان و یەکێکیش لە نزیکە وەکو هاوکارێ بێ ئەمە 6 یاریزان واتە لەم بینەیە تۆ چی دەمێنێتەوە تۆ 5 یاریزانت دەمێنێتەوە بۆی کە کۆرناڵەکەت بۆ جێبەجێ بکەن 5 یاریزان لەگەڵ شێیا دەمێنیتەوە لەگەڵ 7 یاریزانی ئەرسناڵ ئامێنیتەوە لەگەڵ 6 یاریزانی چێلسی ئامێنیتەوە لەگەڵ 7 یاریزانی ئەمە وەکو یەکێک لەو خاڵە بێزانیانی من لە پەیجەکەی خۆشم ڕسمەکەم بۆ داناون هەموو پلانێک دژەکەی هەیە ئەم شەو چێلسی ئەمەی گیانوە بە هەموو ڕانەرەکانی تری وت ئەگەرەتانەوە تۆپە وەستاوەکانی ئەرسیناڵ ڕابگرن دەبێت بەم جۆرە مامەڵەی لەگەڵا بکەن نەک تۆ بیتەوانێ هەمووتان بگەڕێنەوە ناو بۆکسۆمەی بگەڕێتەوە دوا و دەکەس بێ لە ناو بۆکسەکە دیفاعی بکە و ئەرسیناڵیش بێ بە 9 کەسەوە ێرش بکە ئەو کاتە ئەفزەلیەت ئەرسیناڵ شارەزاییان هەیە کە 9 کەس بوون پلانەکە جوانتر جێبەجێکەن بەڵام کاتێ ڕێژەکەیان کەمە بێتەوە بۆ 5 کەس ئەو قەرەباڵغێنە لەم 5 کەسە جاران چییان نەکرد جاران 10 کەس لە ناو 9 کەس لە ناو بۆکسەکەیا بوو دوانیانە چووە سەر گۆڵچی باشە دوانیانە هاتە دیوەم دی و دوانی ژیان لەو لامایەوە ئۆتۆماتی زیادە عەدەدیکی زۆر دووسە بوو ئەی ئایا سەوەرن بایەمە تاوتوی کێمە بکەین ئەگەر تیپی ڕکابەر ئەگەر تیپی ڕکابەر بزانێت مامەڵەت لەگەڵ بکە ئەم پلانەت لەگەڵا جێبەجێ بکە لە هەر سێلای ناوەندەوە یاریزانێک دانێت تۆ تۆماتی گۆڵپارێزیشت لەو لایەوە یەکێکیش کۆرناڵەکەت بۆ جێبەجێکات تۆ توانی و پلانە جێبەجێکەی بە 2 یاریزانی زەخت بکەیتە سەر گۆڵچی نەخێر ناتوانانی
ئەو کاتە پستانی سەر گۆڵ خۆ یەکێک لە هونەرەکانی گۆڵکردنی ئەرسینال ئەو پستانەیەکە لەسەر گۆڵچیتی پێرکابر دروستەکەن ئێوە پستانە نەبێت ناتوان نەم گۆڵی لێ بەرهەمێنن بەڵام ئەم شەو چێلسی بە هەموو یانەکانی وتی بڕۆن فێر بن بڕۆن لێم وەرگن ئابەم جۆرە وەرن سێ یاریزان لە ناوەندەوە زەختکە مەسنە ناو بۆکس هەر دە یاریزانەکەتان مێن هەمووتان دە کۆرناڵەکە بگێڕنەوانێ ئارسیناڵیش ناچارە بە سێ یاریزانی بکشێتەوە لە هێرشەکە یاریزانێکیش کۆرناڵ جێبەجێگا کاتە زیادە عەدەدی و نامێنێت پستان لەسەر گۆڵچی دروستکەن و 6 کەس لە ناو بۆکسەکە هەستێ بۆ لەدانی سەر نەخێرە و کاتە مێنێتەوە 3 کەس کاستانەکە بۆ سەرەکە ئۆتۆماتیکی تۆش چیەکەی تۆ زیادە عەدەدی وێ تۆ کۆنتترۆلی تۆپەکەیەکی ئەمە یەکێک بوو لە گرنگترین ئەو خاڵانەی کە ئەم شەو لە چێلسیا بینیم بۆی کە ڕێگری بکات لەوەی لە تۆپۆستاوەکانە جێت تەبعاً با پێتان بڵێن کەم کەس هەندێک بەماکەنەوەی تر دوای ئەمە باسەکرێت دوایەمەی کە ئێمە باسمان کرد و ئەڕوا چونکە خەڵکی هەر بە دوای ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنەوەی عەزیزەکەم یعنی باسی بەرشەلۆنە و ڕیاڵ مەدریدی لێ دەرکە ناتوانێت بچێتە سەر باسی تر بەڵامی ترەوە ئێمە لێرە باسی و خاڵەمان کرد من لە پەیجەکەشم بۆ بڵاو کردو نەتوانێت ئەنجە بڕۆن دوای ئەمە یەدەمەوەکو خاڵێکی بێست ئەم باسیەکە و ئەم باسیەکە ئەو باسیەکە من کێشەم نییە ئێمە گرنگەوەی سوودەکە بەیەک بگەێنین گرنگەوەی باسی ئەو تێبینیە بکەین کە ئەم شەو لەسەر یاری ئەرسناڵ و چێلسیان بەکۆی گشتی یاریەکەش یاریکی متەوازن بوو چێلسی بۆ گەڕانەوە یاریەکرد ئەرسیناڵ بۆ سەرکەوتن بۆ یاری کۆتایەکە یاریەکرد ئەمە شتێکی زۆر زۆر وازەح بوو و لە کۆتایەکەشە لە کۆی هێرشە ئەنجامەکان لە کۆی هێرشەکانی چێلسی کە دەویست لە کۆتایەکانی یاریەکە بگەڕێتەوە لە کۆی گۆڕانکاریانی کە کردی ئەرسناڵ توانی جارێک تر سەرکەوتنەکەی بەسەر چێلسیدا دووبارە بکاتەوە و توانی گەیشتن بە یاری کۆتایی جامیانە پیشەگەرەکان سۆگەر بکات دوام شەویش ئارسیناڵ و مانچستەر سیتی یاخود مانچستەر سیتی و نیوکاسڵ یاری گەڕانەوە ئەنجام دێن کە مانچستەر سیتی یاری چوونی بردۆتەوە لە یاریگای نیوکاسڵ بە 2 گۆڵی بێوڵە حەز دەکەم قسەیە بکەم لەسەر کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی گواردیۆلا و جگە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە باسێکی تریش بکەم کە ئێستەمە بەسمە کە ئەویش سیستمی گرێبەستکردنی یانەکان لە 6 ساڵی ڕابردووە یانەکانی پریمەرلیگ تاوان مانچستەر یونایتد لە پلەی یەکەم 783 ئەرسیناڵ 770 چێلسی 755 سۆتنام 666 نیوکاسڵ 492 لیڤەرپوڵ 488 مانچستەر سیتی 460 تاوان گواردیۆلا ئەمەی باس کرد کە لە 5 ساڵی ڕابردووە بەم جۆرە گرێبەستەکان واژوو کراوە بۆیە پێویستە چاوەڕێی نازنا و لەوانی ترکی تاوەکۆی لەمانی دیکەی بکەی طبعاً بە دیوێ لە دیوەکان قسەی گواردیۆلای کە حەقە و کۆی خۆ دەربازبوون لەو دۆخێکی ئێستا تێکەوتووە بەڵام من نازانمەوە ڕۆژنامەنووسانەشی کە لەو کۆنگرەیە دانیشتبوون چۆن ئاوا دەسەوسانمانەوە بۆ وەڵامانەی گواردیۆلا تۆ 10 ساڵە لە تیپێکا کارەکەی ئەی بۆ ناچی 3 ساڵ و 4 ساڵی بیدایەتی یەکەمی خۆشت وەرگری وەرە کۆی گشتی کارکردنی 10 ساڵە وەرگرە بۆچی 6 ساڵ وەرەگری کە تۆتیایە تیپ کە تۆ لە 4 ساڵەکەی ڕابردووە بە ملیارێک پارەت سرف کردو و تیپەکەت نوێ کردوێتەوە و یاریزانی باشە دێناوە گۆڕانکاری سەر لەبەرت لە تیپەکە تا کردووە یێ ئەم ڕێکردنەوەی خۆ وەرناگری کە سەرفت کردووە بۆ تیپەکەت بەڵامی ئەم 6 ساڵی ئەخیرە وەرەگریکەیتە تیپەکە و تۆکمە بۆ لە ڕکابەریە بووە کاکرا زووتر و زیاتری ژەو نازناوانە دەستەبەر کردا کاکرا تۆ ئێستا بەم تیپەی کاتە 2 نازنا و 3 نازناوی چامپیۆنز لیگت لە دەستەبەر کردا هەنی هەموو شتێ پێویستەکە حەقی خۆی وەرگری مانچستەر هەر ڕۆژە و ڕانەرێکی داناوە خۆ تۆ هەر ڕۆژە و ڕانەرێ نیت تۆ هەر لەگەڵ یەک بەڕێوەبەری وەرشیا کارێک کردو هەر یەک لەگەڵ سەرۆگیانەیە کارێک کردووە تۆ هەر خۆت بەڕێوەبەر و یەکەمی تیپەکە بووی ئەی مانچستەر ئەم هاتووە لە فکری پۆزیشنال پلەی یاریەکە ئەم هاتووە فکری ئەم هاتووە کلاسیک جێبەجێکە هەموو ئەم تیپانەی کە تۆ باسیەکەی ڕاهێنەرەکانیان گۆڕیەوە یعنی تاکە تیپێک کە تۆزێ دامەزراوەی تیا بوو بەیانی لیڤەرپوڵە بەڵام لیڤەرپوڵیش بە وێرانەیەکی زۆر گەورەیە هاتۆتە سەرم دۆخە تۆ مانچستەر سیتی تیپێک نەبوو پێشتر پاڵەوان بوونی ئینگلتەراو شتێکی حتمی بوو بێ بووی نەخێر مانشینیش 2011 بردیوانێ پلیگرینیش 2 ساڵ پێش گواردیۆلا نازناوی پریمەرلیگی دەستەبەر کرد هەن شتێکی ونە قورس نەبوو لەبەر تیپێکی هێربەهێز هەبووە تۆ ئەگەرەتەوە ئەم مقارنەیە بکەی ئەمە باسی چی بووەکەم باسی مقارنەی خودێ بووەکەم نا
من باسم لە ئیشی گواردیۆلا باسم لە کارەکانی نییە لە مانچستەر سیتی کە چ شتێکی ناوەزی بۆ مانچستەر بەڵام تۆ گەرەتەوە مقارنەی خۆت بکەیت بەراورد بە تیپەکانی دیکەی پریمەر لیگ گەرەتەوێت تعلیق لە تیپەکانی دیکەی پریمەر لیگ بیت لە مانچستەرەوە لە لیڤەرپۆڵەوە لەگوێەوە نا ئەو تعلیقەی تۆ سواوە ئەو تعلیقەی تۆ لە مەسلحەتی خۆ دەم تعلیقایی تۆ وەرە 10 ساڵی کارکردنە لە سیتی وەرگێڕەوە تۆ چەندە سەرف کردووە چەندت سەرف کردووە مەیە و 6 ساڵە وەرگرە کە 4 ساڵەکەی ترە زەربی سفرکەی ئەو مقارنە نییە بەجدی منەوە تێبینی بوو لام لە قسەکەی گواردیۆلایە ینی خۆشی وەکوی باسی کرد وتی ئێمە ئەبێ لە ئاسی جێمی دۆممان بەرز بکەینەوانێ لەبەری لە جێمی یەکەم باشین جێمی دۆم خراپین جێمی دۆم دایم پەیوەندی بەڕانەرەوەی ینی گواردیۆلا ئەوەی سەرخاڵی ئەم بابەتانەیە کە لە ئیشەکەی دووریە خاتەوە ئەوەی سەرخاڵی مەوزوعی بابەتی طبعاً هەڵوێستێکی جوان لەسەر فەڵەستین و لەسەر مرۆڤ کوژی و لەسەر حاڵەتی ئینسانی موقفی جوانی هەیە بەڵام ئیشی گواردیۆلا ئیشێکی ترە لە مانچستەر سیتی لە کۆنگرەی ڕۆژنامەنووسیا ئیشێکی تری هەیە هەڵوێستەکانی زۆر جوانن زۆر لە بەرچاو گیراون من یعنی زۆر دڵم پێی خۆشە پادوای ئەمە سیر و پیازی پێوە نەخورێ بەڵام وەکی تر ئێمە باس لە وەرزشەکەین گواردیۆلا ئیشێکی تری ئەو ڕەخنەی کە توی پێشیارەکەی و کاسڵڵی لە جێمی دۆمە ئاسمان داوەزێ و بەرپرسیارەکەی توی دەبێت چاچێکی تۆش بایەوە پێگاتت لە بەردەماکەم گۆڕانکارێنە بکەی لەبەرەوە بەجددی ماوەی کۆمەڵێک لێدوان ئەبینی کە جیاوازە لە دۆخی ئەو تیپەکە باس کرێ سەبارەت بە بەرشەلۆنا کاکیوان ئەڵێ ڕاست ئەنجامەکانی مانچستەری گواردیۆلا لێ بەرپرسە بەڵام دڵنیام من پیاوەسەنگینەم ساڵ لە کۆتاییدا باجی پشگیریکردن لە فەڵەستینەدا بە هیچ جۆرەشتیوە ئەسڵی نییە بە هیچ جۆرێک هەر لە ئێستەوە ئەم قسە خواکیێوانگیان تۆ پیاوێکی بەڕێز و جوانی لە ئێستەوەم قسە یعنی بە داوای لێبوردنەوە پێتەڵەم قسە پڕبووچانە مەکەنە بیان و سیتی پاریش خراپ بووە سیتی پار هەر بوو بە پڕی خورا بە دەستی پەکانەوە کاکە ڕیال مەدید 6 دانە گۆڵی لێکرا و ڕیال مەدید هیچ جانزنامێکی نەبردەوە لە خولیسپانی 6 دانە گۆڵی لێکرد واز لە شەرعی بێنن کاکە مەبن بەمەی کاکە دانیشتن کابراگەی لە معاشەکەی خۆی نیە لەم لاوە دەمێ هەڵایەنێتەوە بۆ معاشەکەی خۆی لەم لاشەوە هاوار بۆ معاشێمی ترەکە و معاشێوی ترەکە و سەرقاڵی مەشغوڵی شێکی ترە و خراپە سیتی خراپە و گواردیۆلا خراپە هەر خراپیەکەشی گواردیۆلا هەموو خراپی سیتی گواردیۆلا هیچ باجێنە هەموو دەستکەوتانش ناوێتی هیچ بە باجێناوێتی قابلە بە چیە ناوێتی هەمومان نەزانین پریمەر لیگ چۆن ناتۆ چۆن نەڕۆشتووە لەبەر تکات خوا با ئاڕاستی قسەکردنی بەرنامەکەمان تێک نەچێت لەسەر شتی بابەتی خۆی بڕۆن ئێمەش بچینە وردەکارێکی و بچێتە سەرەوەی کە دانیشی بۆ دیفاع لە گواردیۆلا بوتیە 1001 بیان و هەیە 1001 تەحلیل هەیە 1001 ڕەخنە هەیە لەسەرەوەی کە نازناوەکانیشی کە بەدەساتون بەم جۆرە بەدەساتون بەشی هەڵە جیا شتیان قەست لەوەی لەو قەزەیە ڕووبا شتیوە تا ئێستا هەوە هەبووە لە زدی گواردیۆلا نەبوو ئێستاشی لەسەر بێ پاری ژەر خراپ بووی ئەگەر پار تیپەکەی باش بووە ئەم ساڵاوە کت و پڕپەکی کەوتە ئەم قسەی تۆ زۆر 100% تەواو من لەگەڵ یا هاوڕا بوو بەڵام تۆ پاری ژەر خراپ بووی خەتاکە لە خودی خۆیەتی هیچ مامەوسوعی پشتگیریکردنی فەڵەستین و ئاواولیەکە واواوە شتیوە هەر نییە کاک شتیوە هەر ئەسڵی نییە مۆزوعی فەڵەستین بابەتێکی عیلاقەیەوەی نییە ئەوەی ڕۆناڵدۆ شتێکی جیاواز بەگەرەتانی بیبەستنەوە بۆی ڕۆناڵدۆش لەسێر قەزەی فەڵەستینی عقوبە نەیرا و لەسەر قەزەی فەڵەستینی سزا نەیرا تەنانەت ئەخیر یاریزان کە لە خولی ئەڵمانی پێم وابێت لەگەڵ ماینز تووشی کێشە هات ناوەکەی بیر چۆوە ئەوەی لاستۆن ڤێلا بوو ئەلاکولین ئەخیر جار کە لەسەر قەزەی فەڵەستینی بۆ ماینز بوو داوای هەڵوێستی کرد و هەڵوێستی وەرگرت و دواتر وای کریانەکەی دووری خستانێ بەڵامە یاریزانە قەزەکەی بردە دەر دادگای ئەوروپا لەبەر دەم دادگای کاس و دادگای ئەوروپا هەموو پارەکانی خۆی لە ماینز وەرگرتەوەنێ قەزەی فەڵەستینی قەزەیەکی ڕەفسکراو نییە لەوەی کە تۆ دانیشی بڵێ وەڵا باجی پێی بەڵام مەوزوعی ئەو بابەتەی تر ئەوە بەرژەوەندی بازرگانی گشتیە بازرگانیەکە بابەتێکە مۆزوع ئێمە بابەتێکی ترە بۆیە ئەو کاتێک کە داواکەش لەسەر ماینز تۆمار کرا ماینز ناچار کرا بۆی قەرەبووی و یاریزانە بکاتەوانێت کە بۆی ئەو قەزەی فەڵەستین و ڕەخنی لێگیرە
بروشتی و یعنی عمرکانوتی تا تەواو بوو یۆروپا لیگیشیە بردەوانی و لە یشبی لێژارێکی هیچ کێشەیەکیشی نەبوو پشتگیری خەزەی فەڵەستینی شەکرد قەزەی فەڵەستین لە ڕۆوەرزشیەکەی و باجی لەسەر نەیراوە لەبەرەوە تکایە واس لەم قسەیە بێنن کەپتانێ بێنە پاڵ گواردیۆلا پاریش خراپ بووە با مۆزوعەکەمان نەچێ بە بارێکی ترە مۆزوعی بەرشەلۆنا طبعا من تا بۆم بکرێ باسی جوانی نێوماڵی بەرشەلۆنا یەکەم تا بۆم بکرێ باسی جوانی نێوماڵی بەرشەلۆنا یەکەم باسی ڕۆحیەتی ئەم تیپە یەکەم باسی باوکایەتی فلیگەکەم بۆم تیپە باسی جوودی لە ڕادە بەدەری یاریزانەکانەکەم باسی دڵسۆزی هاندەرانەکەم بۆم تیپە و باسی دڵسۆزی یاریزانەکانەکەم بۆم تیپە یعنی بەجددی یعنی زۆر لە ماوەی ڕابردوو زۆر وەسفی پیدی یەکرێ طبعا من دایم وتومە پیدی شانی وەسفکردنە بەڵام هەمیشە ئێمە لە وەسفی تاکە یەکیشی ترەکەینە قوربانی بڕوا بکەن ئەوەی پیدنی بەرهەمێنی دیۆنگە ینی زۆر وازە دیارە پار زۆر وەسفی یاماڵ کرا ینی جوودی ڕافینا لە بیر کرا لە کاتێکا بینیتان ڕافینا چی بۆم تیپە کرد ئێستەری لامین یاماڵ ئەم ماوەیە تۆزە دەستکراوەترە لە گۆڵ ئەکتیڤە بەڵام بڕوا بکەن من یعنی یاری ئیلچی و یاری ڕابردوو تیژ کە سێری دیۆنگم کردو من تێناگەم دیۆنگ ژمارە 6 ژمارە 8 لە یاریکردنە ژمارە 11 ژمارە 10 یعنی تێناگەم لە مرکزی تۆپ قەتاکردن دیۆنگ وجودیە تۆپ دابەشەکری دیۆنگ وجودیە تۆپ سەرەکەوی دیۆنگ وجودیە فێران تۆرەز ئینفراد دروستەکە بۆ یاریزان دیۆنگ وجودیە وەکو ژمارە 9 ینی بەجددی ڕۆڵی دیۆنگ جارێکی تریش باسێکەمەوە دوو بەرنامە پێشە سەرش باسم کردەوە بەڕاستی دیۆنگ کەسێکی غەدر لێکراوە بەڕاستی دیۆنگ یاریزانێکی نمونەیە بەڕاستی ئەوەی دیۆنگەیکا لە نێو یاریگادا بەکەم یاریزانەیە لە تۆپی پێیاکرێ یعنی مواسەفاتێکی زۆر کامڵی یاریکردن لەم یاریزانانە هەیە لە هەموو ڕوێکی تۆپ وەرگرتن و یاریکردن و وەریگرێت دیۆنگ تایەتی دیۆنگ سەرکردایەتیەکە دیۆنگ ناتوانێتی بەکەی بەڕێوە بەرێ لە هەموو ڕوویەکەو کەچی کەمترین ستایی شەکرێ قەت ناوی دیۆنگ ناهێنێ کەس باسی دیۆنگ ناکە کەس ڕۆڵی دیۆنگ ستایی شێ ناکرێ دایم لە تۆپی پێشە هەمیشە ئاوایە کۆمەڵێک کەس تۆپی پێیاریکی بە کۆمەڵە تیپ بە کۆمەڵ سەرکەوتن بەدەستێنن تیپ بە کۆمەڵ شکستێنن بۆیە هەمیشە من ئەو کاتانەشی کە ڕەخنەم لە خەڵاتی تا کەسی گرتووە پەیوەندی بۆ نەبووە میسیەی باتەوە ڕۆناڵدۆی باتەوە ئەوەی باتەوە پەیوەندی بە جوودی ئەم تیپەوە هەبوو لەبەری ئەزانم ئەم تیپە بەیاری بە کۆمەڵ بەرهەمیە ئەم تیپە ئەگەر بە کۆمەڵی نەبێ ئەگەر گۆڵ پارێزیی باشت نەبێ میسی و ڕۆناڵدۆ و ڕۆماری و ڕۆناڵدینۆ پێکەوە بن کە هەموو تۆپێک چوو بە گۆڵ ناتوانین یاری سەرکردایەتی بۆ بکەن بۆ بردنەوە ئەمە یاری بە کۆمەڵە دیفاعێکی باشت نەبێ ناتوانن ناوەندێکت نەبێ یاری بۆ ڕاگرێ و هێرشت بۆ ڕێخا ناتوانین تۆ سەرکەوتن بێنی یاری تۆ پێ یاریکی بە کۆمەڵە کەچی سوبحانەڵڵا ئەم دیۆنگە هەر قوربانی بووە تەنانەت باسیشم کرد بۆتانەوە ئەو بەرنامی پێش لە کاتی چوون بۆ مانچستەر یونایتید دیشە بەرشەلۆنە زۆر بێمنەت بوو لەوەی بە 85 میلیۆنە دەستبەرداری بە بۆ مانچستەر یونایتید دەکەی تینهاک بەڵام دیۆنگ خۆی قبوڵی نەکرد چونکە هەم خەمی داهاتووی خۆی بوو هەم دڵسۆز بوو بە بەرشەلۆنە کەچی ئەو ڕێزەی لێ ناگیرێ یعنی ئەو باسکردنی بۆ نایە ئەو ستایشە نایە بۆ دیۆنگ من زۆر سەیرم لێیە بڕوا بکەن ئەوەی دیۆنگ ئەیکا لە نێو یاریگایە یعنی بەجددی نازانم چۆن وەسف و ستایشی ئەم کوڕە بکەم خۆ ڕاستە بە بۆنی دیۆنگ لە وجودی پیدریشە بڕوا بکەن هەر ڕۆڵی خۆی گێڕاوە بەڵامی تر چونکە هەمووی هەرەڵێ پیدری کاکار بە ناقی من خۆم دوایەوە هەنێ جار یاری بەرشەلۆنەم نەبینیوە کە فەیسبووکم کردووەتەوانەیە کە دانیشتم سێریکی تیکتۆکم کردەوانەیە هەمووی بەس باسی پیدریە بە کەس ئینکاری لە پیدری نییە بەس نابێت تۆ ڕۆڵی دیۆنگ لە بەرچاو بگری
ئێستا دیۆنگ پیدریشی لەگەڵ نییە و دیۆنگە واستە پێشکەشەکە هەم ئەرکەکەی خۆیەکە وەکو ژمارە 6 هەم ئەرکی پیدریش جێبەجێیەکە بەڵام پیدری بەبێت دیۆنگ فەرقی زۆرە دیۆنگە و ڕاگریە بۆ پیدری زۆرەکە وەلەو کاتایتر ناوی خۆی وونە بێ و ناوی باز ناکرێت یعنی بەجددی من یعنی بۆ دیۆنگ بۆ برۆنۆ فەرناندێش بۆ ڕابیۆتیش لە میلان بەجددی یعنی زۆر کات نیگەرانی زۆرم هەیە بۆیان لەبەری وەکو پێویست ڕێزیان لێ ناگیرێ ئێستاشی لەسەر بێ زەلام هەیە بڕۆنۆ بە ناوی ناشرینەوە بانەکە ئێستش زەلاممان هەیە جمهوری مانچستەر یونایتددا بەم عەقڵیەتە بیرەکاتەوەڵێ چیاڵێ بڕۆنۆ بچێتە دەرەوە لە مانچستەر دێمان جامەکەمان باشە بێ تو ئەو نەسەقل لە ڕاضە تێگەیشتبی چۆن یعنی نازانم وڵی ویژدانتان بە ویژدان ئاخر ئەوەی برۆنۆ ئەیکا لە دیاریگایە بەچی ئەکرێ ئەو جوودەی برۆنۆیکا لە مانچستەر یونایتددا و ڕۆڵی برۆنۆی جێڕێ لە مانچستەر یونایتددا بەچی ئەکرێ ئەو جوودەی ئادریان ڕابیۆت لە میلانایکا لە گۆڵکردنە لە ئەسیسکردنە لە ڕاکردنە لە تۆپ قەتعکردنە چی ئەیکا ئێستا واگاو لە میلان نییە کاکە تۆ سریاری میلان ناگەی من دانیشتم بەڵێمەوە جوودەی ڕابیۆ ئەیکا لە میلانە هیچ یاریزانێک بۆ تیپەکەی خۆی نەکردو بە دیۆنگ بۆ بەرشەلۆنە بە برۆنۆ فەرناندێز بۆ مانچستەر یونایتد بۆ پێکاتەیە دوو تیپەکە لە میلان باشترە هەم مانچستەر یونایتد لە میلان باشترە هەم بەرشەلۆنە لە میلان باشترە و ڕاستیشەکەن خولی ئینگلیزیش و خولی ئیسپانیش هەردووکیان لە خولی ئیتالی بەهێزترن بەڵام من باسی خولی ئیتالی قورسترە باسی جوودی تاکی یاریزانت بۆکەم وەکو جوودی تاکێکی یاریزان باسی ئەوت بۆ ناگەم پێت بڵێم وەڵا ڕابیۆت لە برۆنۆ فەرناندێز یەکلاکەرەوەترە لە پاسە یا بۆ نمونە لە پیدری ناوازەترە لە مراوەغایە لە پیدری نەرمترە لە یاریکردنە لە برۆنۆ لێزانکردن نەوەڵا هیچ شێوانەی تیان نییە هیچی یعنی وەکو مواسەفاتی تاکی هیچ شێوانەی بەسەر برۆنۆ فەرناندێز و بەسەر پیدری و بەسەر دیۆنگ نیشانیە تا ڕبعێکی دیۆنگیش نییە لە ڕووی مەهارە و لە ڕووی جوڵ ڕاکردن بە تۆپ بەجددی من پێتان بڵێ ڕاستە ڕۆشتن بە تۆپی باشە بەڵام وەکوانی دیکە نییە بەڵام من باسی جوودی تاکی یاریزانەکەم ڕۆڵی تاکی یاریزان هەموو یاریەک ڕابیۆت لە میلانە نزیک بە 11 کیلۆمەتر ڕاکە لە نێو یاریگە هەموو یاریەکی میلان دە بۆ 11 ڕێتینگی یاریکردنی ڕابیۆتە هەموو یاریە ڕێژێکی بەرزی تۆپچڕانی هەیە بەشێکی زۆر لە یاریەکان گۆڵ و ئەسیستیە یعنی گۆڵیش و ئەسیستیشی من باسی ئەمەت بووکە مەڵێم ئەم جوودەی تاگیاریزانێک بۆ تیپەکەی ئەکا تاوکو ئێستەیش ناوەندێک نێکرۆ کە چی ئەو گلەی هەیە کاکە ئەو بەس ئەبێ باسی پیدریکێ و بێ بەس باسی بیلینگهام کرد وڵا کاکە من باسییان ناکەم من ڕاضە نامینم لە ڕیال مەدرید و بەرشەلۆنە ئەزیزەکەم من بڕۆنەوە بینم من ڕابیۆتە بینم من دیۆنگە بینم من نامەر وەکو تۆ گیلا دانیشم کەتەلۆنیا چی و تو تیکتۆکەکە چی و تو ئەم چی و من دانیشم بەس باسیەوە بکەم من نام مجاملە بکەم دانیشم بێلنگام خەمە ناو تەشکیلەی خۆمەوە تەشکیلە 11 یاریزانی ساڵەکەم ئەمە چییە وەڵا یاریزانی ڕیال مەدرید لە بەشکە هاندەری ڕیال مەدرید گلەیم لێ نەکا کورە با گلەیم لێ بکە بابیکە بۆ نەیکە هەروەکو بە چاولێکەری وڵا سالی با و گابرێل دانیشمە دڵی بەرگری و ئەو بابیکە کەیفی خۆیتی منەوەکەم کە خۆم قەنەعاتم پێیەتی ئەوەکەم کە دروستە وەکەم بڕیارە دروستەکە ئێم لە تەشکیلە ماکتۆمینای لە بیلینگام باشتر بۆ وەرزی ڕابردوو با تا ئێوارە هەندەری ڕیال مەدرید ڕەخنە لە من بگری با تا ئێوارە ڕەخنم لێ بگری من چ کێشەمە لەبەرەوە من بەم دیوە قسەتان بۆکەم من لەم دیوەی ڕاضەیە قسەکەم من لەو دیوەی سۆشیال میدیایە قسە ناکەم بۆیە یعنی کە پۆستێشتیەکەم بەدڵێکی فراوانەوەریگرن دێمە لای کۆمنتەکان تەمانەوە بردنەوەم شەی میلانیش زۆر گرنگ بوو بۆ پێکران یامانجەکەی بۆ لێگری یەکێک بوو لە هەرە بردنەوە ناوازەکان کە بەجددی یاری ڕاستەم ساڵ بۆڵۆنی ئاستی وەکو پێویستنیە لە دایری ڕابردوو تەنها یاریشی بردوێتەوە بەڵام بردنەوەیکی تایبەت بوو بۆ میلان و جارێکی تریش سەلمایەوانێ ئانی ئەو ڕەخنەی کە لە منتان لەگرت کە پێتانەوتم میلان یعنی پۆلیسیج میلان یعنی پۆلیسیج میلان یعنی تیپەکە ئەو لێگری و تیپەی دروستی کرۆ پۆلیسی یاریکە یارینەکە لیا و یاریکە یارینەکە ڕاستە هێزێکی جیاوەسرێنێ بەڵام
میلان لە سەرکەوتنەکانی بەردامە میلان بەبێ پۆلیسیست تووشی کێشە نهاتووە لە سەرکەوتنی یاریەکانە باشە لەبەرەوە میلان تیپیشی بە کۆمەڵە یاریش یاری بە کۆمەڵە تاگیاریزان نییە کاگەرسان لە دەست ڕۆژۆی فەوتانی هەموو گۆڵی یاریزانی باشە ئەوە هانزفلیکیش دوای یارەکە کاگەرسان ڕخنەی لە یاریزانەکان کرد و داوای لێکردنەم دۆخە ڕێککەن و پێویستە کات تەرکیزی زیاترکەن چونکە بۆ داهاتوو ئەمە زیان بە بەرشەلۆنا گەێنێ لە سوودی نییە کاکە لە رادیۆ پەخش نییە سەوت نییە بەخوا کاگاکۆ من نازانم رادیۆی کوێ بەرنامەکە ئێمە لێیە دیارە رادیۆی کۆمەڵ ئەبێ لێیە وەڵاهی من ئاگاداری ئەوە نیم کاگاکۆ کاگونێرە لێم ساڵ ئەرسناڵ شایستە هەموو نازناوەکانە بۆنە بۆ شایستە یار وڵات تا ئێستا باشترین تیپە کاک مەحسینەڵێ یاری ئەرسناڵ و چێلسی یاری پێش و دۆڕا و کاتە دەرکرام شە یاری باشیان کە بەڵام هیچ بوو بە شەش شەوتی یەکەم هیچ بوو باش نەبوونی جێمی دۆم باش بوون فلیگەری جێمی دۆم خۆی زۆر باش یاری دەکاتە ڕاستە پریمەر لیگی و هەموو دنیا وڵا کاگونەر 100% تاوانی هەر خەریکی ڕیال مەدرید و بەرشۆنە شێژ لە تۆپی پێ نابینن گەر هەر خەریکیەوە بێ خەریکی شەڕەجنیەوەبی ئەگەر بەڵام سەیری یاریشیانەکەیت و هاندریانیشت و لەگەڵیش سەیری یارەکانی تریشەکەی ئەرۆڵاوە خۆشی لە تۆ ببین کاگرێبەن دەڵێ کاک محەمەواسی حەکەم چۆن بوو دوێنێ شەو حەکەمیی یارەکەی بەرشۆنەوە باسیتی هەموو ڕووی هەموو ئیسپانیا دانیشن هەموو یاریتر یاری ڕیال مەدرید تەواو بوو بەرشەلۆنە هاتووریانێتوانێ یاری بەرشۆنە تەواو بوو ڕیال مەدرید داتووریانێتوانێ ئێستا هاتووریای جەماعەتی ڕیال مەدرید چییە کانسیلۆ دقی 15 کارتێکی زەردی وەرگر خولێکی سیونۆ حاڵەتێکی تر ڕوویە کە لە تۆپەکەی یا قاچی بەرقاچی یاریزانەکەی الباسیتیکە و شایانی زەردی دووەم بوو کە بیاتێ کارتی سوور نەکرا ئەسەیتر بیانۆکە ئەمێ لەبەر حاڵەتی ئیسپانیا کۆتایی نایەت خوا واز بێنن ڕێبەنجان مەمان من بۆ حاڵەتی ئیسپانیا ئەوە کەیکێکیشدانی شەیمانەکە ئەو بۆ ناوێرن بە بوێریەوە باسیکەن کاکەم بە بوێریەوە باسیکەم بێ دانیشمەم سەرکەوتنی تۆش باسی ئەمە بکەم ئەگەر من دانیشم ڕێزی و احترامی سەرکەوتنەکانتان نەگرمە بێ دانیشم ئەم وردەکاریە بچووکانەیە لەگەڵ تۆیان باسکەم ئەوێ دانیشم ئەگەر تۆ چووی یاری کۆتایی جامی شای ئیسپانیا بڵێ یارەکەی ئەلباسیتی لێکوی چاگێمی یەکەم دقی 39 قاچینا بە قاچی یاریزانێکە بۆە زەردی دومی باەتی و سووری کردا و من ڕازە بۆ دیۆناشینە سیر ناکەم شێوەی دڵم جوابم مای تەوانێ کاگاکۆڵێ دەزانی ئوستاز گواردۆلا بە چێ قسانە دەکات نازناوەکان و بردنەوەکانی گواردۆلا بکەی لە ڕووی کەمیە بە بەراورد بە 5 ساڵ پێش ئێستای ناچارەوە بەراورد دەبکات گواردۆلا لێ ناگەڕێ بزانێت کەوتوتە چەقبەستی خۆی وەڵا گواردۆلا لە دۆخێکی لێگەڕێ لێ ناگەڕێ هاندەرەکانی نیگەرانە بن نیگەران نابن کەفی خۆیانە گواردۆلا لە دۆخێکی چەقبەستویی تەموو مژاوی هیوێرانایە کەیتر ڕەنگە ئەمە کۆتاوەرزی بێ لە مانچستەر و هیچ شتێکیشی لێ قوبوڵ نەکرێ کاکداناکەلاریە لە نیوکاسڵ توانای هەیە بگەڕێتەوە یان ناوەڵا بە بڕای من نەوەڵا ناتوانێت بگەڕێتەوەی کوی چۆن دوێنە بڕام نەبوو چەلسی بەرامبەر بارسیناڵیش بگەڕێتەوە دیکلان ڕایس پارەکەی حەڵاڵە ئاوەڵام من نابێت جوودی دیکلان ڕایسیش لەبەر بکەم داوای ئەوە دەستە خۆش بە کاگاسین باسی کرد دیکلان ڕایسیش لە ڕیزیە و ناوانەی کە ناوم هێنا لەو سوپەرانە ناویانێنم میلانم ساڵخ لەبا میلان پەیوەندی بە ئینتەرەوەی گەرگەشت بگاتە یاری کۆتایی چامپیۆنزیگەم ساڵیش ئەی بۆنە کاکسەرباز دەڵێ دیۆن کەتەلۆنی نییە بۆیە کاکشوانەڵێ ئەو جوانی دیۆن کە کەس باسی ناکە وەڵی من دایم باسم کردو و تقریبا 4-5 بەرنامە پێش ئێستش باسم کردووە ئەوان شمولی من ناکە ڕای من بۆ ئاراوخۆ جارە ئاراوخۆ سەرەتایەتی کاکفەرمانەڵی داری بەرشۆنە فاشیل نەک دیۆن ئەوان خەریک بوو ڕافیناش بفرۆشن کاک محەممەد دەڵێ میلان بەس فۆفاناتێکیاوە ڕافینا پێش فلیک باش نەبوو پەیوەندی بە فلیک خۆیەوێتی کاک ڕێبەنجانە سێوەختی و پرسیارانە نییە کامە قایدی بەرشەلۆنەیە دوای میسی ئەو کەی مۆزوع ئەو کەی بابەتی یانی مناقەشە و باز لەسەرکردنە شیکاری وەرزشی لێرەدا بە کۆتا دێنم بەڵام وڵی نازانمە پیاوێک نووسیوێتی حەزەکەمە و فریای هەموو کۆمنتەکان ناکەم بەڵام دانەیە شتێکی نووسیوە کاک فەریدون محەممەد دەڵێت تۆ بەس خۆت هەڵدەکێشیت ببوورە هەروەڵا خۆمەڵە کێشمی بۆ خۆمەڵ نەکێش
لە پێشەموتان و لە ناو ساحەکەیان و ئەوەی کە من دەستم پێکردو لە ناو میدیا و لە وەرزشەوەی کە من قسەی لەسەرەکەم بۆ 2030 ژیە و لەسەر و ڕیتما ڕۆن کە ئێمە و کەناڵی پێیان لە نێو میدیا دروستمان کرد. شیکاری وەرزشی بەرنامەی دەرەوەی یاریگا شێوازی شیکردنەوەی هێنانە پێشەوەی گەنج بۆ سەر شاشە ئێمە دامانێنا کەناڵی ئاسمانی پێیان خاوەنێتی بەرنامەی دەرەوەی یاریگا خاوەنێتی بەڵێ خۆمی پێڵەوە چەشم و تا ئەو ڕۆژەشی ئەچمە قەبرەکەەوە شانازی بۆەکەم ئەبێ هەموو ئەوانەی کە ئەکرێ لە دوامەوە هەموو ئەبێ بێتەوە بۆ تەقلیدی ئەمە هەمووی تەقلیدی ئەمێ ئەڕۆڵا خۆمی پێڵە چێشم بۆ پەڕیشانازی شێوەباسی یەکەم کە کەناڵی ئاسمانی پێیان و بەرنامەی دەرەوەی یاریگا سەرمەشق بوو بۆ بەڕێوەچوونی وەرزش و بۆ برەودان بە وەرزش و بۆ دڵخۆشکردنی گەنج لە کوردستانە بۆ بواری وەرزش خواتان لەگەڵ